حديثك صحيح إمام بخاري مسلم داهاتوا هاولان رضای خوای پەروەردگاریان لێ بێ دەفەرموون پیاوێک هاتە ناو مزگەوتەوە نوێژ بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو مزگەوت بوو، پیاوێک هاتە ژوورەوە نوێژی کرد. کە نوێژەکەی تەواو کرد هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەلامی لێ کرد. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم وەڵامی سەلامەکەی دایەوە، فەرمووی بگەڕێرەوە نوێژەکەت دووبارە بکەرەوە چونکە تۆ نوێژت نەکرد. ئەو پیاوە گەڕایەوە دووبارە نوێژی کرد و گەڕایەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆ نوێژ بکە، نوێژت نەکرد. ارجع فصلي فإنك لم تصلي. باشە بۆ نوێژی نەکرد؟ کاروا دوور کات نوێژی کردووە. سێ جار ئەمەی کرد، جاری سێمیش هەم ڕۆشتەوە دوور کات نوێژی تەحیەت المەسجیدی کرد، هەم هاتەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم نوێژت نەکرد. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، سوێن بەو خوایەی کە تۆی بە حەق و بەڕاستی ناردووە، لەوە زیاتر نازانم، هەر ئەوە نەئەزانم، فێرم کە. ئەوە زۆر گرنگە، لەوە زیاتر نازانم، فعلمنی، فێرم کە. ئینسانی ئیماندار دەبێ ئاوا بێ. بەڵام خەڵکی وایە بە تەمەنە ئامۆژگاری دەکەی، ئەڵێ مام حاجی ئەو نوێژە غەڵەتە، ئەڵێ دایکت لە شووی نەکردەوە من نوێژەکەم، تۆ نەسیحەتی من دەکەی. بەوە نییە برای بەڕێزم، دایکت شووی کردەوە یا دایکی من شووی کردەوە پەیوەندی بۆ مەسەلەوە نییە مام حاجیکیان. کەواتە تۆ پێشەوەی دایکی منی شووکات تۆ هەر نەزانی نوێژکەی. ئەبێ ئینسانی ئیماندار ئەبێ بەم شێوەیە بێ. فەرمید لە غەیری ئەمە نازانم نوێژ بکەم، فێرم کە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم غەڵەتەکەم لە چیایە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم کاتێک کە هەڵسای بۆ نوێژت کرد، کۆمەڵشتی پێ فەرموو، فەرمی کاتێک کە چوویتە ڕکوع پشتت چەمانەوە، ئەبێ پشتت بە تەواوەتی بچەمێنیتەوە، ئەمجا ئەبێ لە جوڵە بکەوی حتى تطمئن راكعا. ئەوە زۆر گرنگە، لە جوڵە بکەوی. ئەمجا کاتێک کە هەڵدەسیتەوە لە ڕکوع دەبێ بە تەواوەتی ڕاست بیتەوە، ئیلا مەگە کەسێک پشتی تەواو نەبێت نەتوانێت، ئەوە جیاوازە، باسی کەسێک دەکەن کە عیبی نییە. ئەبێ لە ڕکوعە پشتت بجوانی بچەمێنیتەوە لە جوڵە بکەوی. کاتێکیش دەڵێ سەمیع الله لمن حەمیدە و رەبەنا وەلەکە الحەمد، لە جوڵە بکەوی بە هەمان شێوە، نەک یەکسەر ڕاکەی بۆ سجود. خەڵکی وایە کە وتی سەمیع الله لمن حەمیدە پشتی ڕاست ناکاتەوە و دەڕواتە خوارەوە، ئەوە نوێژەکەی بەتاڵە، ئەوە ڕوکنە. ئەبێ بە تەواوەتی پشتت ڕاستکەیتەوە لە جوڵە بکەوی، تەواو خۆت ڕاست بکەیتەوە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم کە سەجدەت برد، لە سەجدەدا بە جوانی بمێنەرەوە. ئەمجا لە بینی دوو سەجدەکەدا بە هەمان شێوە. ئەگەر کەسێک سەجدەی یەکەمی برد، ئەمجا هەڵسایەوە پێشەوەی پشتی ڕاست بکاتەوە چوو بۆ سەجدەی دووەم، نوێژەکەی بەتاڵە. خەڵکی زۆر ێواکە پەلەیەتی. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم سێ جار بەم پیاوەی فەرموو نوێژت نەکرد. بۆچی؟ لەبەرەوە ڕکوع و سوجودی بە تەواوەتی نەبردووە، لەبەر ئەوەی ئەندامەکانی لە جوڵە نەکەوتەوە چۆ بۆ ڕکنێکی تر، کەواتە ئاگاداری نوێژەکەت بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە ڕکوعە لە دوای ئەوەی کاتێک کە سەمیع الله لمن حەمیدە و دەڵێ، لە سەجدەکانە لە بین سەجدەکانە لە جوڵە بکەوە، واتە پەلەم مەکە. ئەگەر وات نەکرد ئەوە تۆ نوێژ نەکردووە. کەواتە ئاگادار بە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، نوێژەکەت بە جوانی بکە، چونکە لە قیامەت یەکەم شتێکە محاسەبەت دەکرێت لەسەری نوێژەکانتە. جا ئەگەر لە ڕۆژی قیامەتە پێت بوو ترێن نوێژن نەکردووە، خۆ تازە گەڕانەوە نەما بۆ دنیا. چی بەسەرا دێ؟ با ئیشەکەت 2 دقە 3 دقە تاخیر بێ. خۆ نوێژکردن چێنێکی پێچێ. ڕکوع سجود بە جوانی بەرە بە ئیزنی خوای گەورە. ئەو کاتە ئینشاءالله تۆ دڵخۆشە بی، لە دنیا و قیامەت خوای گەورە نوێژەکەش لێ قبوڵ دەکات.